ڕۆژی سێی کانونی یەکەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستە تایبەتەکان دیاری کراوە لە سلێمانی بەشێک لە ڕێکخراوەکانی کەمەندامان بە گرتبوونەوە یادی ئەو ڕۆژەیان کردەوە. ڕێکخراوی هیوای کەمەندامان بە مەبەستی گەیاندنی سکاڵا و داواکاری خاوەن پێداویستی تایبەتەکان لە بەردەم پارێزگای سلێمانی گرتبوونەوەیان ئەنجامدا، بەڵام بەدەمەوە هاتنی جددی لەلایەن بەرپرسانەوە بۆ داواکاریەکانیان نەبووە. ئامانجمان لەم گرتبوونەوەیە گەیاندنی سێ پەیامە. پەیامی یەکەممان پیرۆزباییە بە هەموو کەمەندامانی کوردستان کە پێیان بڵین ڕێکخراوێک هەیە ناوی ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستانە و بەردەوام لە هەڵگری خەم و ناسۆرەکانی ئێوەیە. پەیامی دووەممان بۆ حکومەتی هەرێمی کوردستانە کە پێیان بڵین با هەرسی ڕۆژجارێک ئەو بڕەکەمەی کە داتان ناوە بۆ هاوکاری کەمەندامان دابەش بکەن و مەیبەستنەوە بە موچەی گشتیەوە، چونکە هەم بڕەکەی کەمە و بەڵام لەسەر ژیانی کەمەندام کاریگەری زۆرە. پەیامی سێممان بۆ دەسەڵاتداران و خواپێداوانە کە پێتان بڵین کەمەندامێکی زۆر هەیە کە تا ئێستا لەو بڕەپارەی حکومەتی سوودمەند نەبووە، حکومەت بە خۆی بە خاوەنیان نازانێت، تکایە ئێوە خۆتان بە خاوەنیان بزانێت. دیارە هەموو ڕێکخراوە کەمەندامیەکان ئەمڕۆ ئەم یادە ئەکەنەوە، بەڵام بەداخەوە ئەوانەی لەبەر سەرما ئەوەستن تەنها ڕێکخراوی هیوای کەمەندامانن، چونکە ئێمە بڕیارمانداوە لە شەقام لەگەڵ کەمەندامان بین، نەک بچین لە تەلاری بەرز و بینای بەرزە یادی کەمەندامان بکەینەوانێ. بەڵێنی هەموو هاوکارێکی دا و تەنها خودی پارێزگا هاتووە و لەو کاتەوە لێرە وەستاوین هیچ کەسێکی تر لە پارێزگای سلێمانی لە ئەنجومەنی پارێزگا کە ئەمانە هەڵبژێراوی میلەتن بەداخەوە ئەبوایە ئێستا هەمویان لێرە لەگەڵ ئێمە بوەستانایە، بەڵام بەداخەوە هیچ کەسێکی تریان جگە لە پارێزگا نەهاتوونە تەلای ئێمە. وەکو خاوەن پێداویستە تایبەتەکان باسی لێوە دەکەن، ڕۆژ بە ڕۆژ گوزەرانیان خراپتر دەبێت، بە تایبەتی لە ئێستادا کە بەرە وەرزی زستان دەڕۆن. مافی خۆمانەکەین کاکەی جان، مافمان خوراوە چەند ساڵیان خۆن، ئەی خۆن و بە خۆیان یەکەنی من مەفسولەکانی خۆیان هەمویان بەخوانەی خۆن. وەڵا ژیان تا بڵێ خراپە کاکەی جان، نەوتمانێک لەسەرمان ڕق بووینەتەوە لە بێپارەیە خەریکە ئەمرین لە برسا بەخساتی خوا گادارە ماڵی وایە دینارێک نییە خەرچی کات بۆ مناڵەکەش 250 بەدە دەستی دای مافی خۆمانەکەین مێ مافی خۆمان بیتەوە هەرەوەمانەوێ دێمە. ئەمڕۆ سێ دوانزەیە هاتوین بۆ بەردەم پارێزگای سلێمانی بۆ ئەوەی یاداشتێکیان پێشکەش بکەین لەسەر ژیانی کەمەندامان. ئەگەر بۆ کەسی ئاسایی ناخۆش بێ بۆ کەمەندامان دووقات ناخۆشە، لەبەرەوەی کابرا ناتوانێت کە سابەتکە لەوانێ لەسەر جێبێ، لەوانێت توانای کاری نەبێ، کاری نایەنێ، دوو ئەو نەبووی ناخۆش بووە. بەپێی ئاماری ڕێکخراوی هیوای کەمەندامان لە هەرێمی کوردستان 30,000 کەم ئەندام هەن کە زۆرینیان لە بارودۆخێکی سەختدا دەژین، بەڵام حکومەتی هەرێم ئاوڕی جددی لە ژیانیان ناداتەوە. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلێمانی.